باشە سەری بووە گەورەی بە قورئانەوە ناومان لێ نایە هێستر لۆ ێستریەوە گەورەیەوە چ ئەبەرێ ئەم قازە چی ئەمەنە گەورەیە خۆشی ناگرێت بە قورئانەوە عادز دەبێ ئەو قازەیە ئەوە قازی کوردیە لە کۆیە ئیزاد بۆ ئەو قازەیە ئەوە بەرێ لێکدراوی خۆمانە ئەو قازەیە من دوو قازم لێکدایە و قازە دەرچووە قازی هەنگاری و تۆڵۆس باشە سەری بووە گەورەی بە قورئانەوە ناومان لێ نایە هێستر لۆ ێستریەوە گەورەیەوە چ ئەبەرێ وەچ خۆشناوەتی ئەو لای دوو شتیان لێکدا بوو هێستر دەرچوو بەمەش ئەوە ناومان لێ نایە هێستر بە یارمەتی داداینم لە مناڵیەوە نازانم ئەوە قازڕاوی ناوم لێساش حەزەری لێەکە بە قورئان ئەو قازەیە گازی قاز ئازاریەیە بەرێ ئەو قازەیە قازەی چاکە لە کوردستان هەم لە خواردنیشی خەرک بە خێوی کە ئەوە دەبێتە 12 کیلۆ خەرک بە خێوی کە هەم لۆ ڕۆیشتن و عەرەکەشی لە کوردستان عەرەکەی قازەی توندە یعنی قازەی ئەوە نییە نەتوانی بڕواتن چونکی قازی ئەو قازانە ئەوروپینە یعنی ئەگەر هەیە زۆر گەورەیە ئێستا برادر مەیتی خەرکەیە لە هەولێرێ کاک زانا مەرزانیە لە هەولێرە قازەکانی لەوانە گەورەترن قازەکانی لەوانە گەورەترن بەرانە ئەو قازە گەورانە دەبی شوێنێکی وایان هەبی و بەروبوو منشان کەمە ئێستا من ئەو سێ قازەیە 20 فەرخەم لێگرتینە 20 فەرخەم لێگرتنەوە و 20 فەرخەیەم لێگرتینە دەمەوێت لەو هەنگاریانە بدەم لەو هەنگاریە بۆرەی دەدەم هەم ڕەنجیشی دەگۆڕی و هەم قازەکەی قورس دەکە قورس یعنی وەزنی ئەوە تە وەزنی قازەکەم ئەوە بەسکەی قازی خۆمە تقریبی ئەوە دەگەویتە 13 کیلۆی بەرێ دەگەویتە 13 کیلۆتەوە پێم برن ناکرێت ڕایگرم ئەوە دەگەویتە 13 کیلۆی ئەوە تەمەنی تقریبی یەک سارەوە باڕی پاڕە ئەمە گەورەترە بێ لەوە گەورەتر دەبی و پانتر دەبی ئەوە لۆ گەورەی گەورەتر نابی چونچی تەواو ساری تەواو کردیا گەویشتە سارەکی بەرام پان دەبی قازۆکی پانی قڕز دەبی ئەو لەمە و دوا گۆشتی دەگری و پان دەبیت نرخی چەندێکە جان نرخی چەندە بە قورئانەوە هەتا 250 200 دەکاتن هەتا 300 بەخوای مشتری خۆی هەبی دەیکاتن فەقیرە مناتم قازە بکڕم بۆ باران و قازەی خواردنێ نییە نەخۆ قازی کوردی هەیە بە 56 هزاری خەرێک دەیخواتن و بەران ئەوانە وە بکەین ئەمە وەچەی خۆمان بێخینە شارەکان زۆری کەین ئێستا من داوام لەو کەسانەیە کە مەزرعەیان هەیە شوێنی چاچیان هەیە هەردوویان هەیە دەتانن ئەوەی بکەن دەتان قەرسیلی بکەن و ئەو قازانە ڕاگرن بەروبوومی زۆرە ها وەکو گۆژ یا وەکوچی وەکو ئەوەی بەسکەی دەبیتم لەچکەکان هەردانەی شێت ئەوە هەفتا هێلکەی دەکە کاکە هەفتا هێلکەی دەکا یعنی ئەتوو ئەگەر سیقلت دەبی سارێ 200 قلی بفرۆشی دەکا 100 زۆتی بە 100 هزار بدەی دەکا 10 ملیۆن ئێرو کاکە ئیستیفادەی نییە ئیستیفادەیە کاکەەوە ئیستیفادەیە یعنی بێلەوەی لۆ کوشتنەوەش کاکە لۆ کوشتنەوەش ئێستا من لە مارێ بە خێوی دەکەم علەفی دەدەمێ ناچارم دەبی پارەی علەفەکەش بێخمەسە جووچکەکەی بەزەگە لە ئاقاری بم ئەمن قەرسیلی دەکەم جا و گۆری دەخوا خواردنی خۆم هیچ مەسروفەچی لێ ناکەم بەخوای دەتانم زۆتی بە 50 هزاریش بدەم باش گۆشت پێ بڵێ ئەمە گۆشتەکەی تامی هەمان گۆشتی کوردیەکانی خۆمانیان هیچ گۆشتێک ناگەویتە گۆشتی کوردی بەران ئەگەر گەنم و جۆی بدێ گۆشتەکەی خۆش دەبی گەنم و جۆی بدێ بەرانەگە گەنم و جۆی نەدێ وەڵی کاکە هیچ تامەک ناگەویتە تابی کوردەوارن ئارێ بەخوای